چ گاڵتە بازاڕیەکە، چ مناڵ بازاڕیەکە، چ جوێن فرۆشتن و تەعن و تەشەدان و تەکفیرکردن و تەفسیقکردن و بۆ جەهەنەم ناردن و بە جوولەکە زانینی خەڵکێکە ئێستا ناو ئینتەرنێتە بینی هەمووتە چی هەیە؟ چییە گوزەرێ؟ ئەم بەڵگەی لەسەر چی؟ بەڵگەی لەسەر جەهل و نەزانی نامە. ئینسان ئەگەر جەهل و نەزانی نەبێ ئەو نە بە جورئەت نییە موسڵمانێک نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، عیبادەتی خوا بکە، بەڵام ممکن لە هەندێ بابەت لە تۆ جیاوازە، وەکو تۆ بیر ناکاتەوە تۆ حکمی کوفر بدەی بەسەریا، یا حکمی خەتەر بدەی بەسەریا، یا بە منافق و کافری بزانی، یا بە جوولەکە و یەهودی بزانی، یان شتێک لەم بابەتان. بەڵام دیارە ئەم جۆرە ئەخلاقانە کە ئێستا لە ئینتەرنێتەی بینین، ئەو طعن و تەشەر و جوێن و قسەی ناشرین و تەکفیر و تەفسیق و إلى آخره هي ئەو بەشێکە لەو جۆرە خەڵکانەی کە هێشتا فقیان بۆ دین زۆر لاوازە. خەڵکێ موسڵمانە لە وڵاتە، یانی لە وڵاتی موسڵمانە نوێژەکە، عیبادەتی خواکە، بەڵام ممکنە لە هەندێک ڕاو بۆچوون لەگەڵ تۆ نەبێ. خەڵکێ موسڵمانە نوێژەکە، ڕۆژوەگرێ، تاعاتی خواکە، بەڵام ممکنە لەگەڵ هەندێک ڕاو بۆچوون لەگەڵ تۆ نەبێ. تەماشاکەی خەڵکێکەیە تەکفیرێکە بە کافری لە قەڵەمەدا، بۆ بەستەنها لەبەرەوە کە بیر و بۆچوون و دید و تێڕوانینەکانی وەکو تۆ نییە. بەڵێ ممکنە هەڵە بێ، ممکنە ئینسانێکە تووشی هەڵە بووە، تووشی انحرافات بووە، تووشی لادان بووە، ممکنە هەندێک تاوانی زۆر کەبیرەشی تیا بێ، بەڵام ئایا ئەمە معنای ئەوەیە کە تۆ یەکسەر حکمی کوفر و ئەوانە بدەی بەسەریە لە ئیسلام بیکەیتە دەرەوە؟ ئەبێ ئینسان وریابێ. جا لێرە مەسڵەن ئەم حەدیثانە زۆر مهمن کە ئینسان سەری ئەخلاق و ڕۆژتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم بەرامبەر بە کێ؟ ڕەئسی منافقین چۆن تەعامولەکە؟ لە ئەم ڕۆژ موسڵمانان بەرامبەر بە یەک چۆن تەعامولەکە؟ ئەگەر ڕابۆچوونێکیان جێ بێ ومانە بینی ساتە لە ئینتەرنێت و کەناڵەکان و شاژەی تیڤیەکان چ گاڵتە بازاڕیەکە، چ مناڵ بازاڕیەکە، چ جوێن فرۆشتن و تەعن و تەشەدان و تەکفیرکردن و تەفسیقکردن و بۆ جەهەنەم ناردن و بە جوولەکە زانینی خەڵکێکە ئێستا ناو ئینتەرنێتە بینی هەمووتە چی هەیە؟ چییە گوزەرێ؟ ئەم بەڵگەی لەسەر چی؟ بەڵگەی لەسەر جەهل و نەزانی نامە. ئینسان ئەگەر جەهل و نەزانی نەبێ ئەو نە بە جورئەت نییە موسڵمانێک نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، عیبادەتی خوا بکە، بەڵام ممکن لە هەندێ بابەت لە تۆ جیاوازە، وەکو تۆ بیر ناکاتەوە تۆ حکمی کوفر بدەی بەسەریا، یا حکمی خەتەر بدەی بەسەریا، یا بە منافق و کافری بزانی، یا بە جوولەکە و یەهودی بزانی، یان شتێک لەم بابەتان. کاکە ئینسان نابێ ئاوا بیرکاتەوە، ئینسان نابێ ئاوا، موسڵمان نابێ ئاوا بیرکاتەوە. بەڕاستی ئەمە هەمووی بەڵگەی نەزانینە، بەڵگەی جەهلە، بەڵگەی تێنەگەیشتنە لە قورئان و سنەت، بەڵگەی نەبوونی فقه و تێنەگەیشتنە فعلا ئەوەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم یورید الله به خیرا یفقهه فی الدین، ئەوەی خوای پەروەردگار ئیرادەی خێری پێی هەبێ فقهیە داتێ لە دینە، شارەزای ئەکا لە دین. فقه لە قورئان، فقه لە سنەت، فقه لە ئەحکامی شەریعەت، فقه لە هەموو بابەکانی دین، فقه لە هەموو بابەکانی دین. بەڵام دیارە ئەم جۆرە ئەخلاقانە کە ئێستا لە ئینتەرنێتەی بینین، ئەو طعن و تەشەر و جوێن و قسەی ناشرین و تەکفیر و تەفسیق و إلى آخره هي ئەو بەشێکن لەو جۆرە خەڵکانەی کە هێشتا فقیان بۆ دین زۆر لاوازە، فقیان بۆ دین زۆر لاوازە، بۆیە بۆ شێوازە تەسەڕوفەکەن کە ئەوەی کە خوا پێی ناخۆشە ئەیبینینەوە لە ناو ئینتەرنێت.